لە ئێستادا شێرپەنجەی سیەکان بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر ڕوو لە هەڵکشانە. ئێمە ئەبینین کە هەموو هەفتەیەک نەخۆشێک کە سەردانمانەکا بۆ گرفتی سنگ و سیەکان اینجا کۆکەی هەبێ، ئازاری سنگی هەبێ یان بەڵغەمی خوێناوی بوو بێ بپی جۆری نەخۆشیەکەی کە پشکنینمان بۆ کردووە بەداخەوە بە ڕێژەی لە کولی 100 کەسێک کە ئێمە دێت باڵێن ببینین بە داتا نزیکی 20 بۆ 22 کەس گرێ یان نەخۆشیەکی لە سیەکاندا دۆزراوەتەوە. زۆر جاری وهەیە ئێمە ئەم نەخۆشیەی کە دۆزینەوە بۆ نمونە ئەگەر گرەیەکە یان حاڵتێکی نامۆ لە سیەکەیدا لە ڕێگەی تیشکی ئەشعەی تەبیعیەوە یاخود سیتیسکان واتە ئەشعەی یان تیشکی ملەوەنەوە بتوانین کە ئەمە دیاری بکەین، دواتر بینێرین بۆ پزیشکی پسپۆر بۆ زەرع وەرگرتن یاخود پێویست بکە ئێمە چارەسەری ڕاستەوخۆی بۆ ئەنجام بدەین. دەبینین لەم 20 کەسێک کە لەم لە سەدا 20ی کە دۆزراوەتەوە لە سەدا 1 بۆ 2 شێرپەنجەیە بەداخەوەکە. ئێمە وەکو ئەزانین شێرپەنجە نەخۆشیەکە ناڵێن چارەسەری نییە، بەڵام کاتێکی زۆری ئەوێ مەسرفێکی زۆری ئەوێ کە سوکاری نەخۆشەکە هەروە ئەکەونە ناڕەحەتێکیە جگار زۆرەوە نەخۆشەکە خۆی هەروە لە بارێکی ناجێگیردایە. ئێمە نەخۆشمان هەبووە کە هاتۆتە لامان تەنها گوتوتی ئازاری سنگم هەیە، گوتومە جگەرەکێشی تەمەنی نزیکی 6 ساڵ بووە نەخر جگەرەکێش نیمە، ئەی کەس لە ماڵەوە جگەرەکێشێ بەڵێ خێزانەکەم جگەرەکێشێ کەش ئەمان بۆ گرتووە گرەیەکی نزیکی 5 بۆ 6 سانتیمی یعنی بڕەکەی قەبارەکەی جگار گەورە بووە 5 بۆ 6 سانتیم مانەیەوەی کە بەلانێکەمەوە چەند مانگێکە نەخۆشەکەی گرتووە کە ئێمە ئەم ئەشعەی بۆ ئەگرین و دواتر دەرەکەوێ شێرپەنجەیەتی و اینجا چارەسەری بۆ ئەوکەین. لەوانەیە پێویست بکە بەشێکی سیەکەیان نیوەی سیەکەی بۆ لابێنیان لەوانەیە قۆناغەکەی پێشکەوتوو بێ و نەتوانین دەستکاریکەی یەکسەر بچێ چارەسەری کیمیایی وەرگێ. ئەم دۆخانە ئەوەمان پێڵێ کە بەڕاستی ئەوانەی کە جگەرەش ناکێشن بەڵام لەگەڵ جگەرەکێشن وا تا چۆن ئەتوانین بڵێ نای لێ بنین جگەرەکێشی دەستی دوو یاخود سێکند هاند سمۆکینگ. ئێمە بۆ ئەم دۆخەش دیسان ئەڵێن هەر کەسێکە تەمەنی لەسەروی 50 ساڵەوە بوو جگەرەکێش بێت یاخود لەگەڵ جگەرەکێشێک ژیابێ یان نزیکی 20 ساڵە هەموو ڕۆژێ پاکەتێک جگەرەی کێشابێ یان بەلایانی کەمەوە 10 ساڵ هەموو ڕۆژێ 2 پاکەت جگەرەی کێشابێ یان هێشتا هەر جگەرە کێشە یاخود پێشتر چەند ساڵێک جگەرەی کێشاوازی هێناوە تکایە سەردانی پزیشکی پسپۆر بکات، تکایە پشکنینێک بۆ خۆت بکە بۆی ئەگەر گرەیەک یان نامۆیەتیەک لە سیەکەی دەرکەوت چارەسەری زووتر و باشتری بۆ ئەنجام بدرێ و ئەگەریش دوا بکەوێت لەوانەیە چارەسەرەکەی زۆر سەختتر بێ یان ئەکرێ هەر چارەسەر وەرنەگرێ. بە هیوای لەش ساقی و تەندروستی هەموو لایەن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی